پێشەنگی ڕاپەڕینی دهۆک کێ بوو؟ ئەو دوو حەزبی لە خۆیدا کۆ کردەوە، جومعە دهۆکی یان جومعە بەرواری پێشەنگی ڕاپەڕینی دهۆک. ڕاپەڕینی کوردستان بە دەست پێشخەری هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرجەم ناوچەکانی کوردستان دەستی پێکرد، بەڵام سەرجەم هێزەکانی دیکە بەشدار بوون. لە سنووری بادینان هاوشانی یەکێتی لایەنگران و گەڕیلاکانی پەکەکە لە ڕۆژی 14 ئازاری 1991 بەشداریان تێدا کرد. بۆیە ئەو دوو هێزە خۆیان بە خاوەنی ڕاپەڕینی بادینان دەزانن. گەرچی ڕاپەڕین لەو ناوچەیە ئەو دوو هێزە سەرپەرشتیان کرد، بەڵام دواتر دەسەڵاتی ئەو ناوچەیە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە کۆنتترۆل کرا. لەو ڕاپەڕینەدا 14 کەس شەهید بوون، بەڵام جومعە ئەحمەد محەممەد کە بە چەند ناوێک وەک جومعە ئۆرمانێ، جومعە بەرواری، جومعە دهۆکی ناسراوە، بە شەهیدی پێشەنگی ڕاپەڕینەکە لەو ناوچەیەدا دەنرێت. جومعە بەرواری لە ساڵی 1966 لە گوندی ئۆرمانێ لە بەرواری باڵای پارێزگای دهۆک لەدایک بووە. خوێندنی سەرەتایی هەر لە گوندەکەی خۆی تەواو کردووە و دواتر لە ساڵی 1984 ئامادەیی لە قەزای زاخۆ تەواو کردووە. 2 ساڵ دوای خوێندنی ئامادەیی لە ساڵی 1986دا پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستانەوە کردووە، لە شانەی ژمارە 204 کۆمەڵە جێی گرتووە. لەو کاتەدا کە لە ناو ڕیزەکانی کۆمەڵەدا کاری کردووە، وەک هێزێکی چەپی کوردی پەیوەندی لەگەڵ گەریلاکانی پەکەکە دروست کردووە و زۆر جار هاوکاری کردوون. لە ساڵی 1989 هاوکاری پەکەکەی کردووە دیارترین نمونەی هاوکاریەکانی ئەو ئەندامەی کۆمەڵە بۆ پەکەکە لە ساڵی 1990دا بووە کە ئامێرێکی نووسین و کۆپیکردنی لە مووسڵ کڕیوە و بەنهێنی گەیاندوێتی بە گەریلاکان لە چیاکانی کوردستان. جومعە بەرواری لە نێو 14 شەهیدی ڕاپەڕینی دهۆکدا بە یەکێک لە شەهیدە پێشەنگەکانی ئەو ڕاپەڕینەدا دەنرێت کە یەکێتی لە نێو لیستی شەهیدانی خۆیدا کە 9 شەهیدن هەژماری دەکات و پەکەکەش لە نێو لیستی شەهیدانی خۆی هەژماری دەکات. جومعە بەرواری کە لە لای گەریلاکانی پەکەکە بە جومعە دهۆکی ناسرا بوو، هاندەرێکی سەرەکی بوو بۆ ئەوەی گەریلاکانی پەکەکە لەو کاتەدا بەشداری ڕاپەڕین بکەن. بۆیە ئەو لەگەڵ گەریلاکاندا بەشداری دەکات و یەکەم تەقە لە بارگای حەزبی بەعز لە دهۆک لەلایەن ئەو شەهیدەوە کرا. هەرچەندە لە ڕۆژی یەکەمی ڕاپەڕینەکە کە 14 ئازار بوو دهۆک ڕزگار کرا، بەڵام هێشتا پاژماوەکانی بەعز لە شاردا مابوونەوە. لە ڕۆژی دووەمی ڕاپەڕینەکە واتە 15 ئازار لە شوقەکانی سەنتەری دهۆکەوە لەلایەن سیخوڕێکی باسەوە دەستڕێژی گولەی لێ دەکەن و لەبەردەم بەڕێوەبەرایەتی کشت و کاڵی دهۆک شەهید دەکرێت. ئەو جگە لە خەڵکی کوردستان هەر یەکە لە یەکێتی و پەکەکە بە شەهیدی خۆیانی دەزان و پێیان وایە بۆ ئەوان کاری کردووە، بەڵام لە ڕاستیدا ئەو وەک کەسێکی چەپ ئەندامی کۆمەڵە بوو، دۆستێکی نزیکی پەکەکەش بوو لەو ناوچەیە. ئەو لەگەڵ گروپە چەکدارە سەرەتایەکانی گەریلا لە سەرەتای شەڕی پەکەکە و تورکیا لە سنووری بادینان پەیوەندی دروست دەکات. دەکرێت بوترێت معسووم قۆرقماس عەگید یەکەم فەرماندەی چەکداری پەکەکە، یەکەمین کەس کە لە هەرێمی کوردستاندا ناسیوێتی جومعە بەرواری بووە.